مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان پڕێتی لە کەسانی قارەمان. مێژووی فەرماندە و سەرکردەکانی یەکێتی ئەستێرەی درەوشاوەی ئاسمانی خۆڕاگریە. یەکێتی کە حیزبی هەموو قۆناغ و پێویستی هەموو وەرزەکانە، بۆ هەر قۆناغێکی سەخت دەیان سەرکردە و فەرماندەی بە گیانی خۆیان پارێزگاریان لە نیشتیمان کردووە و هەر ئەمەش هۆکاری گرنگە کە یەکێتی جیاواز لە هەمووان لە ناو لاپەڕەکانی مێژووی نەتەوەیەکدا وەک مەشخەڵانەکەی ڕێبازی پیرۆز ئامانج ڕوون بێت. شەهیدی فەرماندە عەلی نەبی و هەڤاڵەکانی تۆمارێکی تری پرسەروەرین ئەوان قارەمانی ناو لاپەڕەکانی مێژووی ڕزگاری نەتەوەیەکن کە لە شاری ڕانی قارەمانەوە یەکەم گورزی کە مەشکێنیان لە بەعزدا و شکۆی سەددام و ڕژێمە دیکتاتۆر و خوێنمژەکەیان شکاند. لە ڕاپەڕینی 5 ئازاری ساڵی 1991 کە لە شاری ڕانیەوە چەخماخەیدا خوێنی دەیان ڕۆڵی قارەمان لەو ساڵەدا بوو بە بەهاری ئازادی و هەمیشەش کە باسی ڕاپەڕین و قارەمانێتی دەکرێت شەهید عەلی نەبی وەک سیمبولی ڕاپەڕین ناوی دەهێنرێت. هۆکاری ئەمەش ڕۆڵی گرنگ و بەرچاوی ئەم فەرماندەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە توانی خۆی و وەڤاڵەکانی لەژێر ڕێنمایی سەرکردایەتی ئەوسای یەکێتی یەکەم زەنگی ڕاپەڕین لێ بدەن و بە مەشخەڵی شۆڕشی نوێ مەشخەڵی ڕاپەڕین و چرای ئازادی و ئومێدی سەرەتای قۆناغێکی نوێدا بگیرسێنن. شەهیدی فەرماندە عەلی نەبی وەک چۆن پێش ڕاپەڕین ڕۆڵی گرنگ و بەرچاوی هەبووە و لە مەفرەزە سەرەتایەکانی شۆڕشی نوێ و پەروەردەی خوێندنگەی یەکێتی و هەڤاڵ مامجەلالە لە هەمان کاتیشدا لە ڕاپەڕین بە فەرمانی سەرکردایەتی ئەو کاتەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی گرنگ دەگێڕێت و یەکەم گورزی کەمەرشکێن لە ڕژێمی بەعز دەدات و داستانی پرسەروەری بۆ یەکێتیەکەی تۆمار دەکات. شەهیدی فەرماندە عەلی نەبی و هەڤاڵەکانی بوون بە داستانی تۆمارێکی مێژووی گرنگ کە هەمیشە نەوە لە دوایینەوە شانازی پێوە دەکات و تا دێت ناوی شەهیدی فەرماندە عەلی نەبی و هەڤاڵەکانی لە لووتکەی شانازی و نەمریدا زیاتر دەگەشێتەوە. شەهیدی فەرماندە عەلی نەبی لە ساڵی 1953 لە گوندی مێدێرەی سنووری قەزای ڕانیە لەدایک بووە. لە ساڵی 1976ەوە پەیوەندی کردو بە شۆڕشی نوێ و لە ژیانیدا خاوەندەیان داستانی قارەمانێتیە و لە ڕاپەڕینی بەهاری 1991دا ڕۆڵی قارەمانانە و ئازایەتی و قوربانیدانی بەردەوامیشی بۆتە هۆی ئەوەی کە هەمیشە ناوی ڕاپەڕین و ڕانیە دێت ناوی بەرز و نەمری شەهیدی فەرماندە عەلی نەبی بکرێتە ملوانکەی شانازی نەتەوەیەک و بەگەردنی بەرزی کێوەڕەشدا هەڵواسراوە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.